ئەنجومەنی وزاری بۆ ئاسایشی نیشتیمانی حکومەتی فیدراڵ ژمارەیەک بڕیاری دژ بە هەرێمی کوردستان دەرکرد لەوانە گواستنەوەی سەرجەم تۆڕە پەیوەندەکانی مۆبایل بۆ بەغدا. حەیدەر عەبادی سەرۆکوەزیران و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان سەرپەرشتی کۆبوونەوەی ئەنجومەنی وزاری بۆ ئاسایشی نیشتیمانی کرد. سەبارەت بە ناوەڕۆکی کۆبوونەوەکە نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق بەیاننامەیەکی بڵاو کردەوە. لە بەیاننامەیەکدا ئاماژە بۆ دراوە کە لە میانی کۆبوونەوەکەدا پیرۆزبایی ئەو سەرکەوتنانە کراوە کە هێزە عێراقیەکان لە حەویجە و نزیکبوونەوەیان لە کۆنتڕۆڵکردنەوەی سەرجەم نوچەکان بە سەر تیرۆریستانی داعشدا بەدەستێناوە. ئەنجومەنی وزاری بۆ ئاسایشی نیشتیمانی ڕایگەیاندووە کە هێشتا ئەولەویەتەکان بۆ شەڕ شکستێنانی تیرۆریستان و کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکان و پاراستنی سنوورەکانە. سەبارەت بە ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستانیش ئەنجومەنەکە ئاماژەی بەوە داوە جێبەجێکردنی بڕیارەکانی پێشووی ئەنجومەن و بەردەوامیدان بە گرتنەبەری ئەو ڕێوشوێنانە، هەروەها گرتنەبەری ڕێوشوێنەکانی دیکە بۆ دووبارە گێڕانەوەی دەسەڵاتی فیدراڵ لە هەرێم و ناوچە جێناکۆکان. لەگەڵ ئەوەشدا دووپات کراوەتەوە کە ئەو ڕێوشوێنانە سزادانی هاوڵاتیانی کورد نییە بەڵکو لە بەرژەوەندی ئەواندایە. لە بەیاننامەکەدا هاتووە داوا لە داواکاری گشتی کراوە کە سکاڵایەک بە ئامانجی ڕاوەدونانی ئەو فەرمانبەرانی دەوڵەت کە لە چوارچێوەی هەرێم ڕێوشوێنەکانیان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم جێبەجێ کردووە و سەرپێچی بڕیارەکانی دادگای فیدراڵ کردووە بەرز بکاتەوە. هەروەها لیستی ناوی ئەو کەسانە ئامادە کراوە بۆ ئەوەی ڕێوشوێنی یاسایی بەرامبەریان بگیرێتە بەر. هەر لە بەیاننامەکەدا هاتووە ئەو ڕێوشوێنانەی کە لەلایەن تیمی هێنانەوەی پارەکانی عێراق بە دوواداچوون بۆ هەژمارەکانی هەرێمی کوردستان و هەژمارەکانی بەرپرسان لە هەرێم کە پارەی نەوتیان لە هەژماری خۆیان داناوە و خستنە ڕوو ڕاپۆرتی لیژنەی ڕاستپێدرا و بەو دۆسیە کە ژمارەیەک بڕیار لە خۆ دەگرێت دەبێتە هۆی گەڕانەوەی پارەکانی عێراق و ڕاوەدونانی گەندەڵکاران. هەروەها ئەنجومەنی وزاری بۆ ئاسایشی نیشتیمانی بڕیاریدا کە تۆڕە پەیوەندەکانی مۆبایل بخرێتە ژێر کۆنتڕۆڵی فیدراڵ و بگوازرێنەوە بۆ بەغدا. لە کۆتایی بەیاننامەکەدا هاتووە کە ئەنجومەنی وەزاری بۆ ئاسایشی نیشتیمانی ڕایگەیاندووە کە دەبێ حکومەتی عێراق بە فەرمی داوا لە ئێران و تورکیا بکات کە لەبارەی دەواازە سنووریەکان لەگەڵ حکومەتی فیدراڵ مامەڵە بکەن و سنوورەکانیان دابخەن تا ئەو کاتەی بەڕێوەبردنی خاڵە سنووریەکان ڕادەستی حکومەتی فیدراڵ دەکرێت. هەروەها هەموو مامەڵە بازرگانەکان تایبەت بە هەناردەکردنی نەوت و فرۆشتنی لەگەڵ هەرێمی کوردستان ڕابگرن و مامەڵەکردن لەسەر ئەو دۆسیەیە تەنها لەگەڵ حکومەتی عێراقدا ئەنجام بدەن.